سپاس دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هەمیشە بەتەنگمانەوەن خوا پاداشتان بدات و خوا پاداشتی خێرخوازیش بدات. مناکو خاوەن پێداویتێکی تایبەت دەستخۆشی لە بەخشینەکەم بۆ ئەم نەوتە لەم سەنایەتە دێدەنە مامایەتانە و لە بەهەشتا جێگەیان هەموو شتێکیان بەهەشتا هەبێت. هەموو کاتی ئێمەی لەبیرە و دەتوانێت هاوکاری ئەم سنوورە بکات. دەستخۆشی لە هەموو کارمەندانی ئەم ڕێکخراوە دەکەم. بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن دەستان خۆش بێت. دیارە ئەمڕۆ لە چالاکیێکی ترا وەکو نووسنگی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین هەڵساین بە دابینکردنی بڕێک لە سوتەمەنی بۆ ژمارەیەک لە منداڵانی بێباوکەوە لای ئێمەن. بەڕاستی ئێمە لێرە زۆر سپاسی خێرخوازانەکەین و هەروە سپاسی نووسنگی سەرەکی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هەمیشە هاوکارمانن لە دابینکردنی چ هاوکاری و چ بەپێی وەرزەکان تەمان هاوکاریەکان ئەگۆڕێ لە ئێستا وەرزی سەرما و سۆڵەیە. ئەمڕۆ بە پێویستمان زانی چ ئەوانیکەوە لە ئێمە موچە وەرەگرن یان ئەوانیکەوە ڕێژەیەک لە خاوەن پێداویستی تایبەتن ئەمڕۆ ڕێژەیەک لە پێداویستی و هەروە بڕێک لە خۆراکیان بۆ دابین بکەین. بەڕاستی لێرەوە جێگەی خۆیەتی سپاسی خێرخوازان بکەین کە هەمیشە بەردەوام لە پرۆژە جۆر بە جۆرەکانی بەخشینە هاوکارمانن، چونکە بەڕاستی ئەگەر ئەوان نەبێ ئێمە ناتوانین درێژە بە کارەکانی خۆم بدەین. لێرەوە ئێمە وەکو لە چاوپێکەوتنەکانی پێشات جەنابتان قسەتان لەگەڵا ناکردو هەمیشە بەردەوام دوعای خێرمان بۆیان هەیە. خوای گەورە ڕزقان زیاد بکات، خوای گەورە بەرەکەت بکاتە ماڵ و مناڵیانەوە و هەمیشە ئەمانە سەنەدێکی باشن بۆ کار و پرۆژەکانی ئێمە. پرۆژەی بەخشێنیش لە سەرانسەری کوردستانە بەپێی کاتەکان و بەپێی شوێنەکان و بەپێی وەرزەکان بەڕاستی کار و چالاکیەکانی گۆڕێ. لە ئێستاکە وەرزی سەرما و سۆڵەیە بەڕاستی بۆ ئەم ناوچەی خۆمان بە پێویستمان زانی ئەمڕۆ بڕێک لە سوتەمەنیان بۆ دابین بکەین. زۆر دەستخۆشی لە خێرخوازانەکەم ئەم هاوکاریە بەڕاستی ئێمە زۆر پێویستمان پێێتی دەستخۆشییان لەکەن بە بەخشینی هەر شتێک بە پێداویستیەک بێت بۆ ئەم بێ باوکانە زۆر دەستخۆشییانەکەن منم کاتەیە زۆر پێویستمانە بەم سوتەمەنیە بە هەموو شتێک بۆ مناڵی بێ باوک دەستخۆشییان لێکەین و خوای گەورە پاداشتیان باتەوە ئیشەڵڵا. خوای گەورە دوئۆنی تر بخا بە گیرفانیانە و گیرفانی خاڵی نەبینن، خوایەکە ئەوان چاویان لە ئێمەیە و هاوکاری ئێمە کەر و مناڵانی بێباوکیان لە بیرە و لە هیچ شتێکایە کە مناڵی بێباوکیان بێبەش نەکردووە و دەستخۆشی لە بەخشینیش ئەەکەین. زۆر هاوکارمانن لە هەموو شتێکایە بەخشین ئەبەخشێ بە مناڵانی بێباوک و دەستخۆشیتان لێکەین و هیواداری هەموو کەسێکی چاو لەم خێرخوازانە بکەن. دەستخۆشییان لێکەم، دەستخۆشی لێواکەم براکەم ماڵی خێرخوازان ئەوە بە دەستخۆشی لە خێرخوازانەکەم. خوای گەورە لیان ڕازی بێ، خوای گەورە بەرەکەتی خۆی بخاتە ماڵی خێرخوازانەوە. وەڵی زۆر گرنگە، زۆر پێویستمانە، خوا لیان ڕازی بێ لەگەڵ ئێوەیە، دەستیان خۆش بێ، هیوادارم بەردەوام بێ ئینشاءڵڵا. خوای گەورە نمونیان زۆرەکات. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی چەمچەماڵ هەڵساین بە دابینکردنی نەوت بۆ مناڵانی بێباوک و هەژار و وەلیستێکیش لەلایەن کەمەندامانی چەمچەماڵەوە خاوەن پێداویستی چەمچەماڵەوە کە بۆمان نێرا بوو نەوتمان بۆیان دابین کرد و لەگەڵ پارچەیەکی شیرینیە. سواسی خوای گەوراکەین و سواسی ئەو خێرخوازانەکەین کە بەشدار بوون لەگەڵمانە بۆ دابینکردنی ئەم نەوتە کە لە دوو جیهەتەوە بۆمان هاتبوو پارەکانیان خوای گەورە لیان ڕازی بێ و لە هەموو کات و ساتێکە بەخشین چەترێکە بۆ هەژاران و پردێکی متمانەیە لە نێوان خواپێداوان و ئەوانەی کە ماڵیان هەیە. خوای گەورە ماڵێکی حەڵاڵی پێداون و ئەوانشی کاژارن. ئێمە ئەو پردین کە هەژارەکان و دەوڵەمەندەکان بە یەکێگەێنین بە متمانە و بە ئەمانەتەوە ئینشەڵڵا. خوای گەورە پاداشتی هەموو خێرخوازان بداتەوە بۆ هەموو کارێکی خێری. زۆر سوپاسی بەخشین دەکەین بۆ ئەو هاوکاریانەی کە بۆمان ئەکەن. من خاوەنی 5 مناڵی یەتیمم، 2 مناڵی کەم ئەندامم هەیە. ئەگە ئەمان یارمەتیمان نەکەن ئێمە ناتوانین ژیان ببینە سەر. زۆر سپاس بۆ ئەو خێرخوازانەی کە هاوکاری ئێمە ئەکەن و ئێمەیان لەبیرە. خوای گەورە لەو دنیا پاداشتی بە خێریان بداتەوە.